والله من ئیشم هەرە مەتانی ئیشتر نازانم بکەم. ئەرەوەڵا چێژی لێ بێنم ماشەڵڵا حاجی هەر نیمە شەوەمان دیێرێ بەم دەشتێ. لا دەشتی بنکۆرەم لا سنووری قەزاخانەخین بە دیاکراوی لە گوندی گاکۆڵ لەگەڵ هەڵاتنی خۆری بەرەبەیان تاکو و کاتەکانی دوانیوەڕۆ ژمارەیەک جوتیار لێرەدا چەڵتوک دەچێنن بە دیاکراوی جۆرەکانی چەڵتوک ئەنبەر بەرازیلی و هەروەها نەگازە لێرە تا کاتەکانی دوانیوەڕۆ ئەم جۆرانی چەڵتوک دەچێنن من دەچمە لای خۆیان لەگەڵان قسە دەکەم بزانە چۆنی کار دەکەن واروها تاکو کەی وەرزی چاندنی چەڵتوک بەردامی دەبێت. بەیانیمان دوای نوێژی بەیانی تێن بۆ ئێرە ئیشەکەینە تا هەشت و نۆ لە هەشتنۆ ئەچینە دوای عەسر هەم گەڕێنەوە بۆ مەرەزە وەڵڵا هەیە حەفت کەسەوە هەیە شەشەوە هەیە پێنجەوە هەیە دووە و لە مانگ یەکی حەوت و دەستی پێیەکە تا یەکی هەشت یەکەم جار ئەمبەرە کرێ ئەمبەر حەوت مانگ عومرێسی دوای ئەمبەر بەرازین نەگازە کرێ 4 مانگە دوای نەگازە بەرازیلی ئەکرێ 3 مانگ عومرێتی هەمووی لە مانگ 11 دەرەچێت وەڵی زۆرمی سلێمانی ئەیوە ئەرە وەڵا سلێمانی ئەسی خۆمای جەماعەت خۆمای ئەسێنن لێی وە فەردە وە دوو فەردە وە سێ فەردە و ئاوە ساقیەکەینەوە حکومت وەری ناگرێن منەمە هەر خەڵکەکەی خۆمانەی خوا نەوەڵا تا دا ئەو پەڕیمان تا دائێمێنێ گەرمە دنیا چینە دواوە دووبارە تاقیوارە تینە دواوە دووبارە ئەوە لە کیۆ دێت واتە لە کیۆ ئەیوەتیە باڵەجۆ ئاوی باڵەجۆی بەڵێ حسەمانە هەر کە ئاوایە بەش خۆیەتی باسی ئەو حسن بۆ بکە یعنی ئەم گوندانە فەرقی هەیە بۆ من ئێستا لە گاکۆڵن لەگەڵ گوندێکی کە فەرقی هەیە بە دووەنم مەزام ئەو ئاوە چەند دووەنم ئەرزیەس ئەوە نە ئینجی ئاوێ درێتی دین هەفتا فەلاحەمە هەر هەمووی نایکە کوتێکی ئایکا مەرەزە لەو سیچل نەفرێکی منەزایکە باقی نایکە ماشەڵڵا بین بەم تەمەنەوە خەریک هەرە وەڵڵا هیوایەتمە وەڵڵای من ئیشم هەرە مەتانی ئیشتر نازانم بکەم ناتوانم ئیشتریش بکەم تازە ئەمە ئیشمە من خۆم ناسیە سۆ فەلاحەتم کردەوە مەکینەمە بۆ لامان لە خەرمان سێریەکە چەڵتوگەی باش بێ ساری باشە ئەیوەن ئیتر حەسە چەڵتوگە باران بدا لە چەڵتوک ساری کەمێتەوە باران نەبارێت ئەو ساڵە باران نەوارێت ساری باشی یعنی حەسە بارانەکەیە و جەوەکەیە چەڵتوک باش بێت ساری باشە باش نییە باراندا لێ ساری کەمە هەر چەڵتوکی ناوەشی لێمەتەق حالێ سە کونجیەوەشیە ماژەوەشیە ئیتر هەر کەس سار خۆی ئمە خۆمان خاستدان سلێمانی و ئەم ناخۆی خۆمانە حەزدان بریز نەگازاکە دوورە تامێتریە ینی نەگازدە تەشری خوارد قایم بێ تامی خۆیە شیری هەیە تامێ جوانی ئەوانەی وا چەڵتوکە چێنە زیاتر پیاوی بەتەمەن ئەمە چۆن تۆ ئەم ئیشت هەبژات چۆن لێرە کارەکەیت چۆن لەگەڵان گونجاویت وەڵام من لەگەڵ حاجیوانێت ێم ئیتر بۆ مەرەزە چنین خۆمیش حەزم لێتی ڕاستیەکەی ئیتر ئەوانیش کە تەمەنێکیان زۆرتریانەیە لە من گەورەترن ئیتر بۆ شتهێنان بۆ شت بردن خۆیان ناتوان ئەوەنە ئیشەکەن لە ناو قڕ و شتا ئیتر ناتوان ئەوەنە بێن و بچن تر بێ گەنجێکیش لەگەڵیانە بێ باشە تۆ هاوکاریانە بیدیا خۆت شەریکی لەگەڵانەوەفتە لەم کارێ وەڵام من هاوکاریانم لەگەڵیانە بۆ ئەوەی کە گشتمان هەمووی دراوسی و خزم و کەسوکاریەکین ئیتر یارمەتیان دەدەم و بۆ شتهێنان بۆ چەڵتوک بۆ نمونە ئاوێک شتێکیان گەرەکە من لەگەڵیانە ئەرەوەڵا چێژی لێ بێنم ماشەڵڵا حاجی هەر نیمە شەوەمان دیێرێ بەم دەشتە بەگەنجی خۆش ئارەوەڵا لەگەڵیانە گوجین ئەمڕۆ هاتوونە هەم تۆمان کردووە هەم ڕفەکانمان چا کردووە ئەو شوێنەی خراپە چاکیەکەین تۆمانیش کردووە لەگەڵیە و لە سعاتی 5 بەیانی ئیشەکەن هەتا 10 و 11 ئیشەکەن دەبەرەوە جەوەگەی زۆر گەرمە
چڵتوک بە تایبەتی کوردستان زۆر حەسیلەتی ئەوێ مەطعەمەکانی هەولێر سلێمانی بە تایبەتی بۆ شارەکان چڵتوکێکی دەرەجەیەکە ئەو عەرزەی شۆرەکات بێت چڵتوکی زۆر دەرەجەیەکە و برنجشی تامی خۆشە ئەمە ئیشێکی هەرەوەزیە بۆ ئەم چڵتوک چاندنا ئەمە لە باو باپیرمانەوە بۆمان جێماوە یعنی ئیشێکی زۆر خۆشە هەم برنجە هەم بۆ شارەکان تر ئەینێری ینی برنجی کوردی لەگەڵ برنجی ترە فەرقی زۆرترە و تامی خۆشترە و مەطعەمەکان سلێمانی هەولێر هەمووی زۆری لێە بە ساڵانە یعنی برنجێکی دەرەجەیەکە نەیگەرەکە وەسفی بدەیتەوە برنجێکی زۆر دەرەجەیەک و ساڵانش هەموو ساڵێکش ئەبێ تایبەتی ئەم برنجە هەر بکرێ. علم